بڵاوبوونەوەی گرتەی ڤیدیۆیی سەماکردنی کوڕ و کچێک لە شەقامی سالمی سلێمانی دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. مامۆستایانی ئاینی سلێمانی ئەو کارە بەلادان لە دابوونەریت و هەموو بەها کۆمەڵایەتی و ئاینیەکان دەزانن. کۆمەڵایەتین و زۆر جار گەرم دیاردانە ئەوە بەردەوام بن سەرکێشێ بۆ تێکچوونی باری کۆمەڵایەتی و سەرکێشێ بۆ لێکترازانی ئاشتی کۆمەڵایەتی و زۆر شتی خراپیتری لەکەوێتەوە. بەڵکو پێویستە ڕێز لە تاکەکان بگیرێ، ڕێز لە ئاینی زۆرینەی موسڵمان بگیرێ، ڕێز لە ئەو خەڵقە بگیرێ کە بە ڕۆژووە بەناوی ئازادیەوە نابێت ڕێگە بدرێ، سوکایەتی بە دین و ژینی خەڵقی بکرێ. ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و پارێزەران داوا دەکەن داواکاری گشتی و هێزانامنیەکان و پارێزگاری سلێمانی لەم کارە بێدەنگ نەبن و سزای یاساییەوە کەسانە بدەن کە لەکوێوە هاتون و کێ ئەم کارەی پێکردوون و کێیان لە پشتا بۆ ڕای گشتی ئاشکرای بکەن. نابێت لەم لە شوێنی گشتیدا ئەم جۆرە کارانە ئەنجام بدرێت، بۆیە داواکارین لێکۆڵینەوە ئەنجام بدرێت و تەحریکی داوای جەزایی بکرێت و لێکۆڵینەوەکان بە شێوازێک بێت تا بتوانرێ ئەم کەسانە کێ هێناونی و کێ هاندەریان بووە، کێ پشتیوانیان بووە، کێ کار ئاسانکاریان بووە لێرەدا لەو مەسرحەیە کە ئێمە بووە کۆبوونی ڕۆژنامەنووسیمان لەم شوێنەدا کرد کە ئێمە پێمان وای ئێرە مەسرحی ئەو جەریمەیە کە کراوە هیوادارم بە دوواداچوون بکرێ و بلەخەس جەنابی داواکاری گشتی و فەرمانگەی داواکاری گشتی تەحریکی داوایەکی جەزایی بکەن بۆی دووبارە نەبێتەوە ئەم جەریمانە. تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم بابەتە هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە. ئەوەش نیگەرانی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. قایمقامی سلێمانی دەڵێت لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن، ئەو کارە جێگەی قبوڵ نییە. بەداخەوە ئێمە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین، لەوانەیە لەو دیمەنانەمان زۆرتر بێتە بەرچاو. ئێمە بە دوواداچوونی خۆمان کردووە و بەردەوام ئەبین لەسەر کۆکردنەوەی زانیاریەکانمان لەسەر ئەو شتە، چونکە ئەوە نا جەنابی پارێزگار نە من نا لایەنە پەیوەندیدارەکان ئاگاداری ئەو جۆرە چالاکیە نەبوون. ئەنجا ممکن نییە ئێمە لە مانگی ڕەمەزانە ڕێگە بەو جۆرە چالاکیانە بین و بەردەوامی ژەبین لەسەر بە دوواداچوونەکانی. بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی دەڵێن ئەم ڕووداوانە بەرەنجامی تێکچوونی کۆمەلگا و نەبوونی هۆشیاری ئاینی و کۆمەڵایەتیە. ئەم ڕووداوانە پێچەوانەی دابوونەریت و یاسا ڕێگە بەم جۆرە کارە نەشیاوانە نادات، بەڵام کار بە یاسا ناکرێت و هیچ لێپێچینەوەیەک ناکرێت. لەبەر ئەوەیە ئەم دیاردانە بەردەوام لە تەشەنەسەندندان. ئەو سەمایی کە شەوی ڕابردوو لێرە لەلایەن دوو گەنجەوە کراو، ئەو قورئانەی کە لە هەولێر پەڕەکانی دڕێندران دەوترێت سەرجەمیان دژی دابوونەریت و ئاین و کۆمەڵگایە. دەبێت ئەم کەسانە ئەگەر دەستیان لە پشتەوە بێت یاخود بە ئەنقەز کرابێت خۆیان ئەنجامیان دابێت لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت. لەم ڕووداوانەشدا پارێزگاکانی شارەکان و هێزە ئەمنیەکان بە کەمتەرخەم دەزانرێت لە بەسزاگەیاندنی ئەم کەسانەی کە بە ئەنقەز هەست و شعوری لە 1995 گەلی کوردستان کە موسڵمانن بریندار دەکەن. پێویستە لێپێچینەوە لەم کەسانە بکرێ و بدۆزرێنەوە سزای یاسایی بدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.